کوردستان و کورد نووسینی دکتۆر عەبدوڵڕەحمان قاسملوو وەرگێڕانی عەبدوڵڵا حەسەنزادە چاپی هەشتەمی ئەم بەرهەمە لەلایەن چاپخانەی دانیشفەڕەوە لە هەولێر ئەنجامدراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەزگای میدیایی هاوڵاتی. بەشی یەکەم، باسێکی مێژوویی و جوغرافیایی. فەسڵی یەکەم، کوردستان و نەتەوەی کورد. 1. کورتەیەک لە جوغرافیا. کوردستان وڵاتێکی کوردان لە ئاسیای ڕۆژئاوا کەوتۆتە بەشی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و دەوڵەتێکی سربەخۆی لێپێک نەهاتووە، چونکە خاکی کوردستان لە نێوان ئێران و عێراق و تورکیا و سووریادا بەشکراوە. وشەی کوردستان بەڕەسمی و بە شێوەیەکی نێونەتەوایەتی دانی پێدانەندراوە و لە نەخشە و کتێبە جوغرافیاییەکاندا بەرچاو ناکەوێ. وشەی کوردستان بێجگە لە ئێران کە تەنیا بۆ ناوشەی سنە بەکاری دێنن لە هیچ شوێنێکی تر بەڕەسمی بەکار نابرێ. کەوابوو دیاریکردنی سنووری هەموو کوردستان کەمێک گرانە، بەڵام بە لێکدانەوەی ئەو مەڵبەندانەی کوردیان تێدا نیشتەجێ و لەباری مێژوویی و هەڵکەوتەوە بە یەک وڵات دەژمێردرێن، دەتوانین سنووری کوردستان بەم جۆرە دیاری بکەین. لە شیمالی ڕۆژهەڵاتی لووتکەی ئاراراتەوە خەتێکی ڕاست دەست پێ دەکا بەرەو جنوب بۆ بەشی جنوبی زاگرۆس و پشتکۆ دێتە خوارێ. لەوێڕا خەتێکی ڕاست بۆ لای ڕۆژئاوا دەکێشین هەتا دەگاتە شاری مووسڵ لە عێراق. لەوێوە خەتێکی ڕاست بۆ لای ڕۆژئاوا کە لە مووسڵەوە دەگاتە بەشی تورگنیشینی ویلایەتی ئەسکەندەرون و لەو نوختەوە خەتێک بۆ لای شیمالی ڕۆژهەڵات ڕادەکشێت تا دەگاتە ئەرزەڕۆم لە تورکیا، پاشان لە ئەرزەڕۆمەوە خەتێک بەرەو ڕۆژهەڵات دێت تا دەگاتەوە لووتکەی ئارارات. بەم جۆرە پێوانەی کوردستان بە تێگڕایی دەگاتە نزیکەی 409,650 کیلۆمەتری چوارگۆشە، یانی بەتەنیا لە خاکی بریتانیا و هۆڵەند و بێلژیک و سوئیس و دانمارک بەرینترە. خاکی کوردستان 194,400 کیلۆمەتری کەوتۆتە بەر تورکیا، 124,950 کیلۆمەتری بەر ئێران، 72,000 کیلۆمەتری بەر عێراق و 18,300 کیلۆمەتری لە سووریایە. درێژایی کوردستان لە شیمالەوە بۆ جنوب دەگاتە 1000 کیلۆمەتر و ڕادەی نێونجی پانایی کوردستان لە بەشی جنوبی 200 کیلۆمەترە و پاشان هەتا بەرەو شیمال بڕۆی زیاد دەکات تا دەگاتە 750 کیلۆمەتر. کوردستان کەوتۆتە نێوان 30 تا 40 پلەی پانایی ڕۆژهەڵاتی و 37 تا 48 پلەی درێژایی شیمالی. کوردستان وڵاتێکی شاخاویە کە ئاوهەوای جۆربەجۆری هەیە. لە ڕۆژئاوای کوردستان کێوی تووڕوس و بانووی بینولنەهرین، جەزیرە و کێوەکانی ماردینی خوار و لە ڕۆژهەڵات زنجیرە کێوی زاگرۆس هەیە. بەرزترین کێوی کوردستان ئاگری گەورە یانی ئاراراتی گەورەیە کە بەرزایی دەگاتە 5158 میتر. پاش ئەو کێوی ڕەشکۆل لە مەڵبەندی جیلۆداخ 4168 میتر و ئاگری بچووک یانی ئاراراتی بچووک 3925 میتر بەرزە. وە نەبێ هەرتەنیا کێوەکانی کوردستان بەرز بن، بەڵکو و پایەی نێونجی بەرزایی وڵاتەکە بەگشتی تا ڕادەیەک زۆرە، چونکە 1000 تا 1400 میتر لە ژوور ڕێکی دەریاوەیە. شاری واش هەیە کە زۆر لەوە بەرزترە وەک بیجار کە 1920 میتر بەرزە و هیواش هەیە بەرزاییەکەی کەمترە وەک هەولێر کە 430 میتر بەرزە و کەوتۆتە سنووری سەحرای عێراق. ئاو و هەوا. ئاو و هەوای پێدەشتەکانی کوردستان شێوەی ئیستیواییە، چونکە ڕادەی نێونجی باران لە ساڵدا لە نێوان 200 تا 400 میلیمتردایە. بەڵام لەو شوێنە نزمانە کە کەوتونە نێو زنجیرە کێوەکانەوە ڕادەی نێونجی باران لە ساڵدا دەگاتە 600 تا 2000 میلیمتر و هەندێک جار دەڕوا بۆ 3000 میلیمتریش. ئەو نزماییانە زۆربەیان لێرەوارن و چۆم و ڕووباریان بەنێودا دەڕوا. دۆڵەکانی کوردستان تا ڕادەیەکی زۆر وشکارۆن و هەندێک جار بە تەواوی بێ ئاو دەبن، چونکە ڕادەی نێونجی باران لە ساڵدا دەگاتە 300 تا 500 میلیمتر. جیاوازی لە نێوان پلەی بەرز و نزمی گەرما لە کوردستاندا 80 پلەیە، چونکە لە قەرەکووسە لە کوردستانی شیمالی پلەی گەرما تا 30-35 پلە ژێر سیفر و هەندێک جار لەوەش زیاتر دێتە خوار. وەک لە بەفرانباری 1940دا گەیشتە 43 پلە ژێر سیفر و لە کوردستانی جنوبیش لە هاویندا لە کرماشان دەگاتە 35 تا 45 پلە و لە خانقین دەگاتە 40 تا 45 پلە. جەدوەلی ژمارە 1 ئاو هەوای شارە جیاوازەکانی کوردستان بەم جۆرە نیشان دەدا. چۆمەکان
زۆربەی مەڵبەندەکانی کوردستان سەرچاوەی گەورەی ئاویان هەیە، بێجگە لە هێندێک شوێنی کوردستانی عێراق و سووریا کە کەوتونە نزیک سەحرا و نەک هەر بۆ کشت و کاڵ بەڵکو بۆ خواردنەوەی کاروباری نێوماڵیش ئاویان کەمە. لە کوردستان سەرچاوەی 4 چۆمی گەورە هەڵدەقوڵێ. چۆمی ئاراز لە ناوچەی بینگۆڵ سەرچاوە دەگرێت 435 کیلومتر بە کوردستاندا دەڕوا بە سنووری نێوان ئێران و تورکیا و یەکێتی سۆڤیەتیدا تێدەپەڕێ و دەڕژێتە دەریای قەزوینەوە. درێژایی ئاراز دەگاتە 920 کیلومتر. چۆمی دیجلە لە نزیک گۆلی گول چووک لە نێوەڕاستی تووڕوسی جنوبی ڕۆژهەڵاتی لە شیمالی شاری دیاربەکرەوە دێ و زیاتر لە 600 کیلومتر بە کوردستاندا دەڕوا کە لەوە 450 کیلومتری لە کوردستانی تورکیا و زیاتر لە 150 لە کوردستانی عێراقە. هەموو درێژایی دیجلە 1900 کیلومترە. چۆمی فورات ئەو کەرتەی بە چۆمی قەرەسوو ناودەبرێ لە دۆملوتەپا شیمالی ئەرزەڕۆم سەرچاوە دەگرێ و 460 کیلومتر درێژاییەتی و سەرچاوەی کەرتەکەی تری کە پێی دەڵێن چۆمی مرادوو درێژاییەکەی 615 کیلومترە لە چیای ئالاداخ کە کەوتۆتە نێوان گۆلی وان و ئاگری هەڵدەقوڵێ. چۆمی مراد و قەرەسوو لە شیمالی ڕۆژئاوای شاری ئەلازیک وێک دەکەونەوە و چۆمی فورات پێک دێنن کە 647 کیلومتری دیکەش بە کوردستاندا دەڕوا. فورات و دیجلە لە نزیک شاری بەسرە تێکەڵ دەبنەوە و دەبن بە شەتول عەرەب کە دەڕژێتە خەلیجی فارسەوە. چۆمی قزل ئوزەن لە جنوبی ڕۆژئاوای شاری دیواندەرە لە کوردستانی ئێرانەوە دێ و بە ناوچەی زەنگان و میانە و پاشان بە جنوبی شاری ڕەشدا تێدەپەڕێ کە لەوێ پێی دەڵێن سەفیدرود و دەڕژێتە دەریای قەزوێنەوە. چۆمەکانی تری کوردستان ئەمانن: زەی گەورە 450 کیلومتر درێژە و بە تورکیا و عێراقدا دەڕوا و زەی بچووک 200 کیلومتر درێژە کە هەردووکیان دەچنەوە پاڵ دیجلە. ئەمجار چۆمی بتلیس و بۆتان لە کوردستانی تورکیا، چۆمی سیروان لە کوردستانی ئێران و عێراق، گاماسیاب و جەغەتۆ 240 کیلومتر و تەتەهوو لە کوردستانی ئێران بەشێکی تر لە چۆمەکانی کوردستانن. گۆلەکان بەشی شیمالی ڕۆژهەڵاتی کوردستان کەوتۆتە نێوان گۆلی وان و گۆلی ورمێ. گۆلی وان مەوداکەی 3665 کیلومتری چوارگۆشەیە و ڕادەی تێکڕایی قوڵاییەکەی 100 میترە و 1120 میتر لە ڕێکی دەریاوە بەرزە. لەبەر ئەوەی ئەو گۆلە زۆر سوێرە هیچ چەشنە زیندەوەرێکی دەریایی تێدا نییە. گۆلی ورمێ کەوتۆتە ڕۆژهەڵاتی شاری ورمێ ڕەزاییە و قەراغی ڕۆژئاوای بەشێک لە ڕۆژهەڵاتی کوردستانە و درێژایی دەگاتە 130 کیلومتر و پانایی 50 کیلومتر و پێوانەکەی بەگشتی 6000 کیلومتری چوارگۆشەیە و ڕادەی تێکڕایی قوڵاییەکەی 6 میترە و لە هێندێک شوێن دەگاتە 15 میتر. گەورەترین دوورگەی ئەو گۆلە شاهیە کە پێوانەکەی خۆ لە 25 کیلومتر دەدا. لەوانە بگەڕێتەوە گۆلی خەزەر یا گۆلچوک کە دەکەوێتە شیمالی دیاربەکر لە نزیک سەرچاوەی دیجلە و 1155 میتر لە ڕێکی دەریاوە بەرزە. پاشان گۆلی زرێوەر لە مەڵبەندی سنە لە نزیک مەریوانە کە درێژایی 4 کیلومتر و نی و پانایی 1 کیلومتر و 700 میتر و ڕادەی تێگڕایی قۆڵایی 15 میترە. لێڕەوار چیاکانی کوردستان کەمترین لێڕەوارن، بەڵام لە پێدەشت و نزماییەکان لێڕەواری سروشتی و دەستنێژیش لە دەوروبەری شارودەیەکان زۆرە. زۆربەی چێوەکانی کوردستانی ئێران لێڕەوار دایپۆشیون، هەر لە جنوبی ڕۆژئاوای گۆلی ورمێ بگرە تا دەگاتە لوڕستان کە پێوانەکەی لە 4 میلیۆن هێکتار تێدەپەڕێ. بەشی زۆری لێڕەوارەکانی داربەڕووە. کوردستانی تورکیا تەنیا 6% خاکەکەی لێڕەوارە، بەڵام کوردستانی ئێران 32% و کوردستانی عێراقیش 8% لێڕەوارە. پێوانەی گشتی لێڕەوارەکانی کوردستان نزیکەی 6 میلیۆن هێکتارە، یعنی نزیکەی 14% هەموو خاکی کوردستان. هەرچەند ئەو نیسبەتە لە جێدا کەمە، بەڵام ئەگەر لەگەڵ ناوچەکانی دیکەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەراورد بکرێ زۆرە، هەروەک لە جەدوەلی ژمارە 2 دەردەکەوێت. لێڕەوارەکانی کوردستان زۆر بە پشت نین و هەتا دێ تەنکتریش دەبن، چونکە حکوومەتەکان پارێزگاریان لێناکەن و دانیشتوانی ناوچەکە بە شێوەیەکی دوور لە قازانجی ئابووری بە بیور تێیان بەربوون و دەیان بڕن. هۆیەکەشی ئەوەیە کە بێجگە لەدار ئاوردووی تریان نییە. سامانی ژێرزەوی
هەتا ئێستا لە کوردستان وەک پێویستە پشکنینی ژێرزەوی نەکراوە و واوێ دەچێت زۆر کانگای کەرەستەی خاوی تێدا بێ کە دۆزینەوە و دەرهێنانیان ڕووکاری وڵاتەکە بە تەواوی دەگۆڕێ. گرنگترین سامانی ژێرزەوی لە کوردستان نەوتە. تا ئێستا لە کوردستان نزیکەی 2600 میلیۆن تۆن نەوتی خاو دۆزراوەتەوە کە نزیکەی 8 لە سەتی هەموو زەخیرەی نەوتی دنیای سەرمایەداریە. ئێستا لە کەرکووک لە کوردستانی عێراق و لە شاعابادی نزیک کرماشان لە کوردستانی ئێران و لە سیرید لە کوردستانی تورکیا نەوت دەردێن و بێگومان لە مەڵبەندەکانی تری کوردستانی شکانگای دیکەی نەوت هەیە. هەر ئێستا لە بەشی کوردنشینی جزیرە لە سووریا چەند کانگایەکی تازەی نەوت دۆزراوەتەوە. گەورەترین کانگای نەوتی کوردستان لە بابە گوڕگوڕ نزیک شاری کەرکووکە کە مۆنۆپۆلی ئیمپریالیستی شیرکەتی نەوتی عێراق دەردێنێ. بەرهەمی نەوتی کوردستان لە ساڵدا زیاتر لە 50 میلیۆن تۆن واتە نزیکەی 1 لە 90 هەموو ئەو زەخیرە نەوتەیە کە لە کوردستان دۆزراوەتەوە. ئێستا لە دیورک لە کوردستانی تورکیا ئاسن و لە ئیرگان هەر لە کوردستانی تورکیا و لە لوڕستان مس و لە شیمالی دیاربەکر کرۆم و لە ناوچەی سنە لە ئێران گۆگرد و لە کابان کوردستانی تورکیا و ماکۆ کوردستانی ئێران قورقوشم و لە جنوبی کرماشان زێڕ و لە کابان زێ و دۆزراوەتەوە. بێجگە لەوانەش زۆر کانگای خەڵوزی بەرد و خوێ و قەڵایی و جیوە لە مەڵبەندەکانی کوردستاندا هەیە. 2. دانیشتوان. لە پێشەوە باسمان کرد کە دیاریکردنی سنوور بۆ هەموو کوردستان کەمێک گرانە. دیارە دیاریکردن و دەرخستنی ژمارەی دانیشتوانی کوردستان زۆر لەوەش گرانترە. بۆ ئەوەی ژمارەی ڕاستەقینەی کورد لە هەر کام لە وڵاتەکاندا دیاری بکەین پێش هەموو شتێک 3 سەرچاوە لە بەرچاو دەگرین کە هەر کامیان ژمارەیەکی جیاواز لەوانی دیکەمان نیشان دەدەن و پاشان بەراوردی دەکەین. سەرچاوە ڕسمیەکانی هەر کام لەو دەوڵەتانن کە یان لە جێدا دان بەبوونی نەتەوەی کورددانانێن یان هەوڵ دەدەن ئەوەندەی بۆیان بکرێ ژمارەکەی کەم نیشان بدەن. لە پاش کوشتارە بەربڵاوەکەی ساڵەکانی پاش 1920 و 1930 لە تورکیا کە نیشتیمانی نزیکەی نیوەی گەلی کووردە وشەی کورد بە تەواوی لە زمانی تورکی هەڵگیرە. فەرهەنگێکی زانستی تورکی کوردەکان بە تورکی کێوی دادنێ کە گۆیا زمانی ئەسڵی خۆیان وەک تورکی بێ لەبیر چۆتەوە. ئیسمەت ئینۆنۆ سەرۆکی بەناوبانگی حیزبی جمهوری گەل ساڵی 1930 کە بۆ خۆی سەرۆکوەزیر بوو لە باسی ڕاپەڕینی کوردستانی تورکیادا ڕایگەیاند و وتی ئەو یاخیبوونەی 5 ساڵە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی تورکیا واتە کوردستانی تورکیادا درێژەی هەیە تا ئێستا نیوەی هێزی خۆی لەدەستداوە. لەم وڵاتەدا تەنیا نەتەوەی تورک مافی ئەوەی هەیە داوای حەقی قەومی و ڕەگەزی خۆی بکاو هیچ ڕەگەزێکی دیکە ئەو مافەی نییە. هەر لەو ساڵەدا مەحموود ئەسەد وەزیری داد لە وتارێکدا کە لە کاتی هەڵبژاردندا ڕایگەیاند لە باسی کوردەکاندا گوتی ئێمە لە تورکیا دەژین کە زیاتر لە هەموو وڵاتانی دنیا ئازادی تێدا هەیە. لەم وڵاتەدا تەنیا تورک ئاغا و فەرمانڕەوایە و ئەوانەی ناچنەوە سەر ڕەگەزی خاوێنی تورک تەنیا حەقێکیان لە لای ئێمە هەیە. حەقی ئەوە کە خزمەتکار بن، حەقی ئەوە کە کۆیلە بن. با دۆست و دوژمنەکانمان ئەو ڕاستیە تێبگەن و با کێوەکانیش لێ حاڵی بن. بەم جۆرە بە ئاشکرا دەردەکەوێت کە لەبارەی کوردەکانی تورکیاوە ناتوانین ئاگاداریەکی ئەوتۆ لە کاربەدەستانی ئەو وڵاتە وەربگرین کە دڵمان ئاوی لێ بخواتەوە. لە ئێرانیش کە حکوومەت کوردەکان بە ئێرانی واتە فارس دادنێ، بەڵکو بە ئێرانی یەکیان دادنێ کە خوێنی پاکی ئێرانی لە دەمارەکانیاندا دەجوڵێ هەر ئەو نەخش و نیگارەمان دێتە بەرچاو. شۆوێنیزمی یان پانتورکیست و پان ئێرانیستەکان کە شانازی بە مەزنایەتی ڕابردوویانەوە دەکەن کارێکی وای کردووە کە بە هیچ جۆرێک ئاماژەیەکی ڕسمی ڕاست لەبارەی ژمارەی کورد لەو دوو وڵاتەدا دەست ناکەوێ. وا چاکە ئەوەش بخەینە بەرچاو کە سەرژمێری دیموگرافی ساڵانەی کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکان لەبارەی تورکیاوە لەسەر زمانی دانیشتوانی تورکیا ئەم ئاگاداریە دەداتە دەست. لە ساڵی 1945دا کە ژمارەی دانیشتوانی تورکیا 18,99173 کەس بووە، 1,476,562 کوردی تێدا بووە و لە ساڵی 1950دا کە ژمارەی دانیشتوانی تورکیا گەیشتۆتە 20,974,188 1,854,569 کوردی تێدا بووە کە بە پێی ئەو سەرژمێریە ژمارەی دانیشتوانی تورکیا لە 5 ساڵی 1945 تا 1950دا 11.9% زیادی کردووە.
لە کاتێکدا گۆیا ژمارەی کوردەکان لەو ماوەیەدا 25.5% چۆتە سەر. دیارە ئەوەش ڕاست نییە. پەراوێزی سەرژمێری ساڵانەی نەتەوە یەکگرتووەکان ئەو ڕێگایە بۆ وەدەستهێنانی ئەو ئامارە هەڵبژێردراوە بەم چەشنە ڕوون دەکاتەوە. زمانێک باسی دەکرێت کە هەر نەبێ 10 کەس یا زیاتر قسەی پێ بکەن، کەچی هەر لەو کاتەدا ئەو ئامارە ئەو ڕاستیە دەشارێتەوە کە ئەوانەی بە زمانی فەرمانڕەوای وڵاتێک قسە دەکەن هەمویان ڕیشەی زمانیان یەک نییە. بێگومان زۆر لە کوردەکان لە وڵاتێکدا کە وشەی کورد قاچاخە ناوێرن باسی زمانی باب و باپیری خۆیان بکەن. لەگەڵ ئەوەشدا بەپێی ئەو سەرژمێریەی سەرەوە دەبێ ئێستا زیاتر لە 2 میلیۆن کورد لە تورکیا هەبێ کە بەڕەسمی دان بە بوونیان دانراوە. بەڵام سەرژمێریە ڕەسمیەکانی تورکیا شتێکی ترمان دەخەنە بەرچاو. بۆ نمونە ساڵی 1935 لە تورکیا 13,899,110 تورک و 1,480,200 کورد هەبووە، لە کاتێکدا ساڵی 1945 بۆتە 16,590,500 تورک و تەنیا 1,362,900 کورد، واتە 117,300 کەس کەمتر لە ساڵی 1935. کۆمەڵە سەرچاوەی دووهەم ئەم گۆترەکاریانەیە کە ڕێکخراوە زانستیەکان و گەڕیدە و ڕۆژهەڵاتناسەکانی وڵاتان کردویانە. بەڵام بڵاوکراوە زانستیەکانی وڵاتانی ڕۆژئاوا لەگەڵ سەرژمێریە ڕەسمیەکانی ئەو دەوڵەتانە زۆریان فەرق نییە، دیارە ئەگەر ئەو جۆرە سەرژمێریانە دەستکەون. بۆ نمونە ئەنسیکلۆپیدیای ئەمریکا دەڵێ ژمارەی کورد 1,700,000 کەسە و هی ئینگلیز بە 1,500,000 کەس دادنێ. خۆش ئەوەیە حکوومەتی فەڕەنسا تەنانەت ساڵی 1892 لە کتێبی زەردا ژمارەی کوردی بە 3,012,897 کەس داناوە، لە کاتێکدا ئەوە تەنیا هی تورکیا بووە، واتە کوردستانی تورکیا و عێراق و سووریای ئێستا. لەلایەکی ترەوە ئەو دەستەی نوێنەرایەتیە کە کۆمەڵی نەتەوەکان ساڵی 1925 بۆ لێکۆڵینەوەی مەسەلەی مووسڵ دیاری کردبوو هەموو دانیشتوانی کوردستان بە 3,200,000 کەس دادنێ. ئەم جار ویلیام دوگلاس قازی دادگای بەرزی ئەمریکا ساڵی 1952 ڕایگەیاند کە نزیکەی 4/1 دانیشتوانی ئێران کە دەگەنە 16 میلیۆن کەس کوردن. سەرچاوە سۆڤیەتیەکان لە هەمووان زیاتر جێگای بڕوان، چونکە ئەنسیکلۆپیدیای سۆڤیەتی لە ساڵی 1952دا ژمارەیەک بەدەستەوە دەدا کە لە هەمووان لە حەقیقەت نزیکترە و دەڵێ ژمارەی کورد 7 میلیۆنە، کە 2 تا 3 میلیۆنی لە تورکیا، 2 تا 2,5 میلیۆنی لە ئێران، 1,200,000 لە عێراق، 300,000 لە سووریا و 200,000 لە ئەفغانستان و پاکستان دەژی و لە ساڵی 1939دا 45,866 کورد لە یەکێتی سۆڤیەتی ژیاون. کۆمەڵە سەرچاوەی سێهەم کتێبە کوردیە ڕەسەنەکان و پێویستە بڵێن هێندێکیان ژمارەی ئەو تۆیان باس کردووە کە چەشنە زیاد پێوەنانێکی تێدایە. هۆیەکەشی ناڕزایی نووسەرەکان لە هەڵوێستی کاربەدەستانی تورکیا و ئێرانە، لەگەڵ ئەوەش لە سەرچاوەکانی دیکە ڕاستترن. ئەو یادداشتەش کە ساڵی 1948 ژمارەیەک لە ڕووناکبیرانی کورد پێشکەشی کۆمەڵی نەتەوە یەکگرتووەکانیان کرد هەموو کوردەکانی تورکیا و ئێران و عێراق بە 8 میلیۆن دادنێ. بەم جۆرە دەتوانین بەپێی گۆترەکاری زۆربەی کتێبە کوردیەکان ژمارەی کورد بە 9 تا 10 میلیۆن دابنین. مەبەست لە باسکردنی ئەو چەند نمونەیە ئەوە بوو ئەو جیاوازیە کە لە نێوان سەرچاوەکاندا لەسەر ژمارەی کورد هەیە بخەینە بەرچاو. دیارە ئەو ئاگاداریانە نە بە تەواوی ڕاستن و نەدەشتوانن ڕاست بن. کاتێک لە مەڵبەندە کوردنشینەکان ورد بینەوە و سەرژمێریەکی وردی دانیشتوانی یەکێکی ئەو مەڵبەندانە بەپێی ئەو سەرژمێریانە بکەین کە لە هەر کام لەو وڵاتانەدا دەست دەکەون دەگەینە ئەم بەرهەمانەی خوارەوە. لە تورکیا 4,600,000، لە ئێران 3 میلیۆن، لە عێراق 1,400,000 و لە سووریا 400,000 کە تێکڕا دەکاتە 9,400,000 کوردی دانیشتووی کوردستان. بێجگە لەوەش زیاتر لە میلیۆنی کورد هەیە کە لە مەڵبەندە جیاوازەکانی دەرەوەی کوردستان دەژین. لەوانە 300,000 لە مەڵبەندی خوراسان و قوچان و دەرگەز و دەوروبەری قەزوین لە ئێران، 200,000 لە ئەفغانستان لە مەڵبەندی گوریان لە ناوچەی هیرات و نزیک سنووری ئێران و ئەفغانستان و هەروەها بەلوچستان لە ناوچەی سەرحەد، 95,000 لە یەکێتی سۆڤیەتی لە ئەرمەنستان، ئازەربایجان، گورجستان و تورکمەنستان و نزیک ئەنکەرە و لە بەغدا و دیمەشق دەژین. واتە ژمارەی کورد بە هەموویەوە خۆ لە 10,450,000 کەس دەدا.
بێجگەلەوە لە کوردستان نزیکەی 1,200,000 کەس لە نەتەوەکانی تر و کەمایەتیە نەتەوایەتیەکان دەژین کە ئەگەر ئەوانیش بخەینە سەر ژمارەی ئەو کوردانەی لە کوردستان دەژین دەتوانین بڵێن ژمارەی دانیشتوانی کوردستان دەگاتە 10,600,000 کەس. بەو پێیە دەتوانین ئەو دوو جەدوەلەی خوارەوە لەبارەی پێوانەی کوردستان و ژمارەی کورد لە ژوورەوە و دەرەوەی کوردستاندا دابنین. 85% دانیشتوانی کوردستان کوردە و ئەوەکەی دیکە دەتوانین بەم جۆرە دابنین. 400,000 تورک، 300,000 ئازەربایجانی، 150,000 فارس، 250,000 عەرەب و 200,000 کەس لە هۆزەکانی دیکە وەک تورکمان و ئاسووری و ئەرمەنی. 185 دانیشتوانی کوردستان لە لادێ و تەنیا 115 لە شاردەژین. گەورەترین شاری کوردستان کرماشانە لە ئێران کە ژمارەی دانیشتوانی دەگاتە 150,000 کەس. پاشان کەرکووک لە عێراق 78,648 کەس و دیاربەکر لە تورکیا 63,108 کەس. 3. ئاین. زۆربەی کوردەکان موسڵمان و زۆرتری کوردە موسڵمانەکانیش سوننین. لە جنوبی کوردستان لە مەڵبەندی کرماشان و لۆڕستان و لە شیمال لە مەڵبەندی دەرسیم ژمارەیەکی کەم کوردی شیعە دەژین و لە مەڵبەندی مووسڵ لە عێراق و لە تورکیا نزیکەی 100,000 کەس کوردی ئێزدی هەن کە پێغەمبەرەکەیان ناوی مەلەک تاووسە. دینی ئێزدیەکان لە ئەسڵدا دینی زەردەشتە کە دینی گەلەکانی ئێران بوو. بەڵام لە ئەنجامی تەعسیری ئاینی ئیسلام و مەسیحدا هێندێک لە ئوسوڵی ئەو دوو ئاینەی چۆتە نێو. لە نێو کووردا بێجگە لەوانە پەیڕەوانی ئاین و مەسهەبی دیکەش وەک مەسیحی و عەلیوڵڵاهی و عەلەوی یا ئەهلی حەق و جوولەکە هەن. سەرۆکەکانی تەریقەتی سوننی بە شێخ ناودەبرێن کە تا ئێستاش لە زۆر مەڵبەندی کوردستاندا نفوزێکی زۆریان هەیە. تەریقەتی قادری و نەقشبەندی گرنگترین تەریقەتێکن کە تا ئێستا ماون. هەر کام لە شێخە گەورەکان ژمارەیەکی زۆر لایەنگریان هەیە کە پێیان دەڵێن مورید، سۆفی و دەروێش بە تایبەتی لە لادێ. ئەوانە پەیڕەوی خەلیفەن کە نوێنەری ڕاستەوخۆی شێخە. هەموو مریدێک دەبێ بەلانی کەمەوە ساڵی جارێک بچێتە زیارەتی شێخ و دیارەیەکی باش لەگەڵ خۆی بەرێ و لە بەرامبەردا بەرەکەت وەربگرێ. لەوە زیاتر لە نێو کوردی سوننیدا ناوەندێکی دەسەڵاتداری ئاینی نییە. بەڵکو مەلا پاش ئەوەی خوێندنی تەواو کرد لە لای مەلایەکی گەورە و بەناوبانگ ئیجازە وەردەگرێ و پاشان دەست بەکاری مەلایەتی دەکا. مەلا لە سەرەتای کارەوە بێجگە لەو بەراتەی موسڵمانان دەیدەنێ داهاتێکی نییە و زۆر وایە لە لادێ کە هەژاری و نەداری زۆرە مەلا ناچارە بۆ بەڕێوەچوونی خۆی کشت و کاڵ و ئاژەڵداری بکە. بەم جۆرە مەلا لەگەڵ خەڵک دەژی و وەک خەڵک کار دەکا و لەبەر ئەوەی مەلا بە تایبەتی لە زۆر گوندی کوردستانی ئێران تەنیا کەسی خوێندەوارە زۆر جار نەخشی زۆر باش لە جوڵانەوەی ڕزگاری خوازی نیشتیمانیدا یاری دەکا. کەچی زۆربەی شێخەکانی کوردستان بەرهەڵستی خەباتی زەحمەتکێشان دەکەن و تەنانەت هێندێکیان پشتی سیاسەتی کۆنەپەرستانەی حکوومەتی ئەو وڵاتە و هێزە ئیمپریالیستیەکانیش دەگرن. 4. زمان و ئەدەب. زمانی کوردی دەچێتەوە سەر کۆمەڵە زمانەکانی ئێرانی کە لقێکە لە زمانە هیند و ئوروپاییەکان کە کوردی و فارسی و ئەفغانی و تاجیکی دەگرێتەوە. هەرچەند کوردەکان ماوەیەکی زۆر لەژێر دەسەڵاتی تورک و عەرەبدا بوون و ئەگەرچی کاربەدەستانی تورکیا و ئێران بە تایبەتی پاش شەڕی یەکەمی جیهانی سیاسەتی تواندنەوەی کوردیان گرتووەتە بەر، بەڵام زمانی کوردی وشارەسەنەکانی خۆی پاراستووە و لەگەڵ ئەوەی بەکارهێنانیشی قەدەغەکراوە زۆر کەم چۆتە ژێر تەعسیری زمانی عەرەبی و تورکی. زمانی کوردی تا ئێستا شێوەیەکی ئەدەبی یەکگرتووی نییە و ئێستا دوو لەهجەی سەرەکی هەیە، کرمانجی و سۆرانی. لەهجەی کرمانجی لە پارچەکانی شیمالی ڕۆژئاوای کوردستان بەکار دەبرێ کە زۆربەی کوردی تێدا دەژی و هەموو کوردەکانی کوردستانی تورکیا دەگرێتەوە بێجگە لە دەوروبەری دەرسیم کە بە لەهجەی زازا قسە دەکەن. کرمانجی هەروەها لە سووریا و لە مەڵبەندی مووسڵ لە عێراق و لە مەڵبەندی شیمالی ورمێ لە ئێرانیش بەکار دەبرێ. لەهجەی سۆرانیش کوردەکانی بەشی جنوبی ڕۆژهەڵاتی کوردستان یانی زۆربەی کوردەکانی عێراق واتە لە ڕەواندزەوە بەرەو جنوب و هی ئێران واتە لە ورمێەوە بەرەو جنوب قسەی پێدەکەن. هەتا شەڕی یەکەمی جیهانی لەهجەی کرمانجی لەهجەی ئەدەبی کوردی بوو. بەڵام پاش قەدەغەکرانی زمانی کوردی لە تورکیا و سووریای ئێستا لەبەر بەهێزبوونی خەباتی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردەکانی عێراق و ئێران لەهجەی سۆرانی بەسەر ئەدەبی کوردیدا زاڵ بوو.
لەهجەی سۆرانی لە سەردەمی کۆماری دیموکراتی مەهاباد لە نێوان 1945 تا 1946دا لە ئێران تا ڕادەیەکی زۆر پێشکەوت و لە پاش سەرکەوتنی شۆڕشی چاردەی ژوویەی عێراق کە لە قانونی ئەساسی کاتی عێراقدا دان بەبوونی کورد دانرابوو، ئەدەبی کوردی لە کوردستانی عێراق زۆر بە توندی پەرەی گرت و بەم جۆرە سۆرانی بوو بە لەهجەی ئەدەبی کوردی ئێستا. پێویستە ئەوەش بگوترێکە لە نێوان ئەو دوو لەهجەیەدا فەرقێکی زۆر نییە و لە ئەساسدا یەک زمانن، چونکە وشەڕەسەنەکان و ڕێزمانی هەردووکیان وەک یەکە. پێویستە بگوترێکە سەرەڕایبوونی چەشنە جیاوازیەک لە نێوان کوردی یانی سۆرانی و کرمانجیدا زۆر هاسانە کوردێکی شیمالی ڕۆژئاوا لەگەڵ کوردێکی جنوبی ڕۆژهەڵات لە یەکتر تێبگەن. زمانی کوردی لە عێراق و ئێران بە پیتی عەرەبی دەنووسرێ و لە سووریا بە پیتی لاتین و لە یەکێتی سۆڤیەتی بە پیتی ڕووسی، لە تورکیاش کە زمانی وڵاتەکە بە پیتی لاتینی دەنووسرێ. هیچ چەشنە چاپەمەنیەک بە زمانی کوردی نییە. بێگومان نەبوونی شێوە نووسینێکی یەکگرتوو بۆ زمانی کوردی تاسیرێکی خراپی بۆ گەشەکردنی زمانەکە هەیە و لە ڕاستیدا کۆسپێکی گەورەی سەر ڕێگای پێکهاتنی زمانی یەکگرتووی ئەدەبی کوردیە لە هەموو کوردستاندا. دیارە پیتی لاتینی بۆ نووسینی زمانی کوردی لە هەموو پیتەکان باشترە. زمانی کوردی فێربوونی کەمێک هاسانە و ئەگەر پیتی لاتینی بەکاربهێنرێ نەخوێندەواری زووتر لە نێو دەچێ و بێگانەش زمانەکە هاسانتر فێر دەبێ. زمانی کوردی لە تورکیا و ئێران و سووریا قەدەخەیە و هیچ قوتابخانەیەکی کوردی نییە و خوێندن و تەنانەت لێپرسینەوەی دادگاش بە زمانەکانی تورکی و فارسی و عەرەبیە. تەنیا لە عێراق پاش شۆڕشی چاردەی ژوویەی 1958 بەڕێوەبەرایەتیەکی گشتی بۆ خوێندنی کوردی دامەزراوە کە ئەرکی گشتیکردنی خوێندنی کوردی لە هەموو قوتابخانە سەرەتاییە کوردیەکانداوە ئەستۆ گرتووە. لە زانستگەی بەغداددا بۆ پێگەیاندنی مامۆستا لەو مەیدانەدا بەشێک بۆ زمان و ئەدەب و مێژووی کوردی کراوەتەوە. لە ئەرمەنستانی سۆڤیەتی لە مەدرسە کوردیەکاندا زمانی کوردی دەخوێندرێ و ڕۆژنامەی ڕیاتازە ئۆرگانی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئەرمەنستان لە مێژ ساڵە بە کوردی دەردەچێ و بۆ گەشەپێدانی زمان و ئەدەبی کوردی و کوردناسی زۆر هەوڵ دەدرێ. بێجگەلەوەش لە مۆسکۆ و لینینگرادۆ و باکۆ ژمارەیەک لە زانایان بۆ لێکۆڵینەوە لەو مەیدانەدا تەرخان کراون. نەتەوەی کورد شانازی فەرهەنگێکی لە مێژینەی هەیە، بەڵام داگیرکەرە بێگانەکان بە تایبەتی تورک و فارسەکان کە نەخشەی بێشەرمانەی تواندنەوەی کوردیان بەدەستەوەیە بەرهەمە فەرهەنگیەکانی کوردیان یا داگیر کردووە یان لە ناویان بردووە. لەگەڵ هەموو ئەوانەشدا ئەو فەرهەنگە لە مێژینەیە لە نێو نەچووە. ئێمە هەر ئێستاش لە هەموو ناوچەکانی کوردستان شوێنەواری ئەو فەرهەنگەمان چنگ دەکەوێ و پاشماوەی سەردەمەکانی ڕابردوو دەری دەخاکە کوردە کێویەکانی ئەمڕۆ شارستانیەتیەکی پێشکەوتویان هەبووە و بە ژیانێکی سربەخۆ و دوور لە دەسەڵاتی بێگانە ژیاون. هەموو ئەو ڕۆژهەڵات ناسانەی خەریکی کوردناسین لەسەر ئەوە یەکدەنگن کە فۆلکلۆری کوردی زۆر دەوڵەمەندە و لەبەر ئەوەی میلەتەکان نەخوێندەوار بووە لە ڕێگای ئەو بەیت و گۆرانیانەوە کە مێژووی شەڕەکانی کەونارا و دڵداری دەگێڕنەوە پشت بە پشت بە میرات هاتووە و لەبیر نەچۆتەوە. بۆ نمونە دەتوانین لە هەر ناوچەیەکی کوردستان گۆرانی ئەوتۆمان گوێ لێبێ کە زیاتر لە سەعاتێک وەخت دەگرێ و باسی قارەمانێتی گەلی کورد لە خەبات دژی داگیرکەرانی بێگانە دەگێڕێتەوە. ئێستاش لە هەموو شوێنێکی کوردستان بەیتی دمدم لەسەر زارانە کە باسی خەباتی کوردەکان دژی لەشکری شاع عەباس لە چەرخی حەفدەدا دەکا. ئەدەبی کوردی پڕە لە چیرۆکی نەتەوایەتی. ئێستا دەتوانین زۆر شێعری ئەوتۆ پەیدا بکەین کە بۆ چەرخی حەفدە دەگەڕێتەوە و باسی بربەرەکانی پەلاماری عەرەب دەکا. سەیر ئەوەیە ئەو شێعرانە کە بە زمانی ئەو ڕۆژگارە نووسراون ئێستاش خەڵک تێیان دەگا. پیری شالیار کاهینی زەردەشتی ریزە شعرێکی بەناوی ماریفەت لە پاش خۆی بەجێهێشتووە کە تا ئەمڕۆژ خوێنەران حەزیان لێ دەکەن. ماریفەت بە کوردیەکی زۆر پەتی و پارا و جوان نووسراوە. زمانی کوردیش وەک فارسی زمانی شاعیرانە، چونکە نەسرنووسین لە کۆندا زۆر کەم بووە بەڵام شاعیر زۆر بوون، تا ئێستاش زۆرن. گەورەترین شاعیرەکان بریتین لە بابا تاهیر 935 تا 1010 کە بە لەهجەی لۆڕی شعری گوتووە و ناوبانگی چوارینەکانی لە دەرەوەی کوردستان بڵاو بۆتەوە و مەلای جەزیری کە شاعیرێکی گەورەی چەرخی دوازدەیە گەورەترین شاعری ئەدەبی نەتەوایەتی ئەحمەدی خانیە 1650 تا 1706 کە دیوانەکەی مەموزین بەرزترین پلەی ئەدەبی کوردی سەردەمی دەرەبەگایەتیە. مەولەوی 1815 تا 1892 شاعری گەورەی غەزەلبێژ کە لە کوردستانی جنوبی ژیاوە و
کۆیی 1815 تا 1892 کە خەڵکی بۆ خەبات لە پێناوی ئازادی و سربەخۆییدا هانداوە. لە شاعیرە گەورەکانی سەدەی بیستەم دەتوانین پیرەمێرد 1867 تا 1950 و ئەحمەد موختارجاف 1897 تا 1935 و بێکەس 1905 تا 1948 ناوبەرین. ئەمڕۆ بەناوبانگترین شاعیرەکان لە ئێران هەژار و هێمن، لە سووریا قەدریجان و لە یەکێتی سۆڤیەتی ئەوداڵ و شەمۆن. گومان لەوەدا نییە کە عەبدوڵڵا گۆران کە ساڵی 1962 لە عێراق کۆچی دوایی کردووە چ لە نێوەڕۆکی شێعرەکانیدا و چ لەو شێوە تازانەدا کە لە شێعردا دایهێناون و چ لە ڕەوانی و بژارکراوی ئەو کوردیەدا کە شێعری پێگوتووە گەیشتوتە لوتکەی ئەدەبی نوێ و شێعری لە قەیدوبەندی شێعری کلاسیکی کوردی ڕزگار کردووە و بەو هۆیەوە ئاسۆیەکی نوێی بۆ گەشەکردنی زیاتری شێعری کوردی کردووەتەوە. ئەدەب و هونەری کوردی پاش شۆڕشی 1958 لە عێراقدا بە چەشنێکی بەرچاو پێشکەوتووە و هیوای ئەوەی لێ دەکرێت کە نەک هەر شاعری تازە پەیدا بن بەڵکو و نووسەری باشیش هەڵکەون. 5. خوێندن. سەدی هەشتای دانیشتوانی کوردستان نەخوێندەوارن. حکوومەتەکانی ئێران و تورکیا هیچ هەنگاوێکیان بۆ بڵاوبوونەوەی خوێندنی تازە لە نێو کورددا هەڵنەهێناوە. لە کوردستان زانستگە هەر نییە و قوتابخانەی ناوەندیش زۆر کەمن، هەروەها قوتابخانە سەرەتاییەکانیش زۆر کەمتر لە پێداویستی دانیشتوانن. ئەگەر بۆ نمونە ناوچەی مەهاباد لە ئێران بخەینە بەرچاو دەبینن کە ژمارەی دانیشتوانی دەگاتە 250,000 کەس، لە کاتێکدا لە جەدوەلی ژمارە 5 دەردەکەوێت تەنیا 17 قوتابخانەی لێیە. واتە هەمووی 12 قوتابخانەی سەرەتایی هەیە کە 2208 قوتابیان تێدایە و 5 قوتابخانەی ناوەندیش کە 395 قوتابی دەرسیان تێدا دەخوێنن. لە هەموو کوردستاندا نزیکەی 300 قوتابخانەی سەرەتایی و 30 قوتابخانەی ناوەندی هەیە، واتە قوتابخانەیەک بۆ زیاتر لە 10,000 کەس. لە هەموو کوردستاندا تیاترێکی هەمیشەیی نییە و سینەماش تەنیا لە شارە گەورەکان هەیە. بۆ نمونە لە هەموو کوردستانی ئێران 10 سینەما هەیە، یعنی بۆ هەر 300,000 کەس سینەمایەک. وەزعی خوێندنی ژنان زۆر لەوەش خراپترە، لە شار 95 لە سەدی ژنان و لە لادێ هەمویان نەخوێندەوارن. 6. لەشساغی. ئاو هەوای کوردستان لە چاو مەڵبەندەکانی دراوسەی زۆر سازگارە و کانیاوی خاوێن لە لادێ زۆرە. لەگەڵ ئەوەشدا زۆر کەس بەدەست نەخۆشی سیلی ڕیخۆڵە و تەراخۆم و مالاریا و هیترەوە دەناڵێنن کە لە زۆر ناوچەی کوردستاندا بڵاو بوونەوە. زۆر بەکەمی پزیشک ڕوودەکاتە دێیەکانی کوردستان و تەنانەت لە شارەکانیشدا بەکەمی نەبێ پزیشک چنگ ناکەوێ. تا ئێستاش پزیشک و دەرمان بۆ زەحمەتکێشانی کوردستان ئاواتێکی دوورە دەستە. وەزئی نەخۆشخانەکان شپرزەتریشە. لە هەموو کوردستانی ئێران تەنیا 250 تا 300 تەخت لە نەخۆشخانەکاندا هەیە، واتە بۆ هەر 10,000 کەس تەختێک هەیە. تێبینی. سەرجەم ئەو جەدوەلانەی نووسەر ئاماژەیان پێدەکات بۆ ڕوونکردنەوەی واتا و ژمارەکان و خوێنەران و لێکۆڵەران بۆ بینین و خوێندنەوە و سوودمەندبوون لێیان دەتوانن بگەڕێنەوە بۆ کتێبەکە.